دوێنێ ژمارەیە گورگ لە بناری شاخی شنروێ لە نزیک گوندی عەبابەیلێ هەڵیان کوتایە سەر خانەیەکی مەڕ و بزن بە هۆیشەوە کە 100 سەر مەڕ و بزن کوژران و ژمارەیەکی زۆریش بریندار بوون لەو مەڕ و بزنانەوە بە وتەی خاوەنەکەی زیاتر لە $2 زەرری پێگەشتووە و لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کە ژمارەیەک لە کەس خۆیان بەوە ناساندبوو کە منداڵی ونبووی هەڵەبجەین کە گەشتنا کەس کە باسییان لەوە دەکرد کە منداڵی ونبووی هەڵەبجەین و لە ئێستادا دۆزراونەتەوە تاکو ئێستا چارەنووسی هیچ کامیان دیاری نەکراوە تەنها پشکنین بۆ دوو لەو منداڵە ونبوانەی هەڵەبجە کە لە ساڵی 1970 لە کیمیاباراندا ون بوون دەرەنجامەکەی دەرکەوتووە کە ئەویش وا بڕیارە لە 16 ئەم ساڵدا دەرەنجامی پشکنینەکان بۆ ئەو دوو کەسە و کەسوکارەکانیان ڕابگەێنێت بەڵام بەهۆی دابینەکردنی بودجەی تایبەت بەو پشکنینانە تاکو ئێستا دیار نییە و پێدەچێت گرفت دروست بێت بۆ دیاریکردنی چارەنووسی ئەو دوو کەسەش ئەمە هەواڵ و زانێریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ نوچەکانم ئەوریە حەمەکەریم کۆژە هەڵەبجە دیگەلمەدا بەویژێک